بەشێک لە ئیشی دەستێوەبەرهێنان و لەگەڵانە پەیوەنددارەکان بابەتی تەرویجە یاخود بابەتی ڕاکێشانی وەبەرهێنەرانی بیانیە بوو ناو هەرێمی کوردستان چەند کۆمەڵە سەردانێک هەیە لە ماوەی داهاتوو کە نوێنەرانی ئێمە لە دەستێوەبەرهێنان لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان بۆ وڵاتانی عەرەبی یان وڵاتانی ئەوروپی دەکەن مەبەست لەو سەردانانە یەک ڕاکێشانی ئەو شەریکانەیە ئەو کۆمپانیانەیە کە دەتوانن بێن لە هەرێمی کوردستان ئیش بکەن لە هەردوو ڕوو لە بەرهەمێنان و لە تەسویقکردن بۆ منتەجاتی ئێمە کە لەگەڵ برادران ئەوەنەی شاندەکەی دەشتە ئیمارات بۆ ئەوەیە زیاتر لەگەڵ سندیکایە ئەوەی هەناردە و هاوردە هەرێمی کوردستان بۆ ئەوەیە کە بتوانین سوود لە بەرهەمی هەرێمی کوردستان وەرگیرێ لە دەرەوە ساخ بکرێتەوە و هەروەها کۆمەڵێک وەبەرهێنەری باشیش بێن لە هەرێمی کوردستان وحدەی ئینتاژ لە هەرێمی کوردستان دابنێن بۆ ئەی سوود لە بەرهەمی هەرێمی کوردستان وەرگیرێتن ئەوانەی کە سەردانەکانی تر زیاتر بۆ ئەوەیە بتوانین ئەزمموی وڵاتانی ئەوروپی بۆ هەرێمی کوردستانی بە تایبەتی لە دروستکردنی ناوچەی پیشەسازی مدرن کە ئێمە ئێستا پلانمان هەیە 12 ناوچەی پیشەسازی مدرن لە هەرێمی کوردستان دروست بکرێتن بۆ سیناعاتی گەورە و سیناعاتی خوراک و سیناعاتی هەمەجۆریش دوو شاندێکی هەرێمی کوردستان کە دەچێتە وڵاتی هۆڵندا بۆ ئەوەیە بتوانین ئەو پرۆژانەی دروستکردنی خانووی شوشەیی و سوود وەرگرتنە تەکنۆلۆژیای نوێی زیراعی بێتە هەرێمی کوردستان